لەگەڵ میوانەکەم قسە دەکەم بەڕێز مەشخەڵ کەولوسی شرۆڤەکاری سیاسی کە لە سلێمانیەوە لەگەڵما. بەڕێز مەشخەڵ سپاس کە لەگەڵ کوردستان 24 با بۆ پرسیارە و دەست پێ بکەین چی وای لە چین کردووە کە بەم شێوازە گرنگ بێت بۆ ناوچەکە کە لە ماوەی یەک هەفتەدا و کەمتر لە یەک هەفتەدا سەرۆکی دوو گەورەترین وڵاتی جیهان ئەمریکا و رووسیا سەردانی چین بکەن و بیانەوێت لەسەر مێزی سەرۆکی چین بابەتەکانی خۆیان باس بکەن. بەڵێ زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە لە ڕاستی ئەم دەرفەتە دەرفەتێکی پێویست بوو بۆ ئەوەی بتوانین باسێک لە ئەو گۆڕانکاریانە بکەین کە ئەمڕۆ لە جیهان هەیە بە تایبەتی لە هاتنە پێشەوەی کۆماری میلی چین وەکو هێزێکی گەورە. دیارە ئەم بابەتە پاشخانی هەیە و ئەنجامیشی هەیە. خۆمانەزانین و زۆریش قسە کراوە لەسەرەوەی کە هۆکاری ئەم بەهێزیە چییە لە چیەوە هاتووە و ڕەکیزەکانی چین و دەرەنجامەکانیشی بەرەو چی ئەچن. یعنی ئەم پرۆسە هەمووەکو سەرەتا وەکو نەتیجەیش زۆر قسەی لەسەرەکرێ، بەڵام ئەوەی کە زۆر بە خێراتر لەوەی چاوەڕوانەکرا هاتە پێش ئەوەیە کە خەریکە چین ئەبێتە جۆرێک لە جۆرەکان جەمسەرێکی تری جیهانی لە بواری هێز و لە بواری بێگومان پەیوەندێنەوە دەوڵەتیەکان و کاریگەریەکانی لەسەر سیستەمی ئاسایشی دنیا. ئەم بابەتە هەروە شتێکی ڕۆتینی و ئەوە نییە کە بە ئاسانی بەسەریا تێ بپەڕین یان بە ئاسانی خۆی بەسەر جیهانا تێ بپەڕێ. ئەمە جۆرێک لە جۆرەکان دابشکردنەوەی مێژووە، جارێکی تر دابشکردنەوەی مێژووە. ئێمە ئەمڕۆ گوێبیستی کۆمەڵێک لێدوان و ڕاگەیەنراوێکی زۆر گرنگ بووین لە لووتکەی شی لەگەڵ پۆتین. ئەو بابەتەیەک ئەنجامە ئەوەی کە ئەمڕۆ ئێمە بینیمان ئەنجامی کۆمەڵێک کارلێکی زۆر گرنگی نێودەوڵەتیە. ئیستا ئەبێ ئێمە بزانین کە قۆناغی ئەم چرکە ساتەی مێژووی ناوچەکە قۆناغی گواستنەوەی هێزە لە ڕۆژئاواوە بۆ ڕۆژهەڵاتیان بە دەربڕینێکی جیاوازتر یان ڕاستتر ئەتوانین بڵێن قۆناغی دابەشبوونی هێزە لە نێوان ڕۆژهەڵات و ڕۆژئاوا. لە دوای جەنگی سارد جیهانێکی تاکجەمسەریە. ئەمریکا خۆی خاوەنی جیهان بووە و جیهانی بەڕێوە بردووە سیستەمی ئەمنی و سیستەمی قانونیش لە دنیا. باشە. بەڵام ئیستا هێزێکی منافیز دێتە پێش، ڕکابەرێکی ڕاستەقینە هاتۆتە پێش. ئەم ڕکابەرە ڕاستەقینە زۆر زیرەک و عەقڵانە ڕەفتارەکە و بە شێوازێکی زۆر شوێنەیی و بە هێزی نەرم ڕەفتارەکە و کار گەشتۆتە ئەوەی کە ئیستا لە بواری هێزی نەرم تەتەورەکە پێش ئەکەوێ زیاتر هەژمونی خۆی ئەچەسپێنێ ئەگاتە بواری ئەمنی و قانونی. لە لێدوانەکانی ئەمڕۆی هەردوو سەرۆک زۆر باسی ئەوە کراکە چین و رووسیا کە ئەم ڕەکیزە زۆر گرنگە کە ئێمە لی تێبگەین هاوکاری یەکتر ئەکەن بۆ چەسپاندنی ئەمنیەت لە جیهان. جا ئەم ڕستە هەروە ڕستەیەکی ئاسایی نییە کاتێکە هێزێکی تر دێت تەدەخولەکە لە مەجالی ئەمنیەتی جیهان. بابەتێکی یەکجار زۆر باشە. بەڕێز مەشخەڵ ئاماژەتان بە داڕشتنەوەی جارێکی دیکەی هێز و جەمسەربەندی هێزەکان کردەمە بەر لە شەڕی ئێران و ئەمریکا و ئیسرائیلیش باسی لێوە دەکرا. ئایا ئەتوانین بڵێن خەریکین دەچینە ناو ئەو بلۆک بەندیە نوێیەوە بە هاتنە نێو گۆڕەپانی چین وەکو وڵاتێکی زلهێز لە بەرامبەر ئەمریکا و هاوکات هاوپەیمانەتی لەگەڵ رووسیا و ئێران؟ چین ئەمەی پێ دەکرێت ئەمریکا ئەتوانێت وەکو ڕکابەرێکی سەرسەختی خۆی ئەم بابەتەی پێ تەحمل بکرێ؟ زانی چۆنە من دوێنێ گوێم لە ڕۆبەرت گیتس گرت کە پێشتر وەزیری دیفاعی ئەمریکا بوو، باسیەوەیە کە ئێمە هەتاکو ئەم چرکە ساتە ڕکابەرێکی ڕاستەقینەی بەهێز و واقعی و عاقڵ و دوورمەودامان نەبووە کۆی کە ئیسە چین هەیە. ئەنی هەموو ڕکابەرەکانی تر ڕکابەری ڕەفتەنی بوون، بۆ نمونە یەکێتی سۆڤێت یان یەکێتی ئەوروپایان هەر کام لەوانی تر. بەڵام ئەمەی کە ئیستا چین دروستی ئەکا زۆر ژیرانە ڕەفتارەکە. یعنی ئەو دابەشبوونی هێزە دابەشبوونێکی ئاسایی نییە تەنها لە مەجای هێزی ڕق. بگرە سیر کە ئیسە لە بواری فەزای خارجی، لە بواری زیرەکی دەستکرد، لە بواری اقتصاد، لە مامەڵەکردن لەگەڵ هەیمەنەی دۆلار، هەژمونی دۆلار، لە دروستکردنی تەکەتولاتی ئابووری زۆر گەورە لە دنیا وەکۆی کە
ئیسە لە منەظەمەی برێکس و لە منەظەمەی شانگهای هەیە. ئەمانە ڕفتنی نین، یعنی بنجداکوتاون لە توانای لە ڕادەبەدەری ئابووری و تەکنەلۆجی وڵاتی چین. ئەم هێزە هێزێک نییە بە تەنها هاتبێ، هێزێکە بەدەستی پڕە و بە مۆدیلێکی تازە هاتووە. من ئاماژەکەم بە یەک خاڵکە لە بەیانەکەیانە هاتووە، ئەویش چەمکی السیادە الثقافیە، السیادە الثقافیە، عین سەروەری کەلتوری کە لە ئەم وتارە هاتووە لەگەڵ تعددی حەزاری. یعنی ئێمە ئەمانەوێت لەم دوو چەمکەوە باز لە چی بکەین؟ ئەو سیستەمەی کە چین و رووسیا یان بالئەحرا چین هەیەی تەرکیزەکاتە سەر پنتە هەرە بچووکەکان تا گەورەترین پنتی دنیا کە لە بەیاننامەکەیان باسیەوە کاکەڵێ مەمنوع عەسکەرەی فەزای خارجی بکرێت. ینی فەزای خارجی نابێ ببێتە مەیدانی یەکلاییکردنەوەی باشە. بەڕێز کەولوسی ئەوەی کە بەلای ئێمەوە گرنگە ئەوە بەلای خەڵک و جیهانەوە گرنگە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهانیشەوەیە کە لە دوای ئەم لووتکەیە هەم سەرۆکانی چین و رووسیا هەم سەرۆکی چین و ئەمریکا چی لە هاوکێشە سیاسیەکانە ناوچەکە دەگۆڕێت بە تایبەتی بەرامبەر بە پرسی ئێران. ترامپ بەدەستی خاڵی گەڕایەوە کۆشکی سپی یان نە ڕێککەوتنێک کراوە کە لاوانەیە دواتر لێککەوتەکانی ببینین. ئەزانین چی خۆکە ئێمە ئەم قسە ئەەکەین، ئەم دابەشکاری ئەەکەین، مانای ئەوە نییە کە ئەمریکا کاردانەوەی نابێ یان کامپی ڕۆژئاوا کاردانەوەیان نابێ یان کارتیان نییە، نەخێر هەرگیز. بەڵام قسەکە لەسەر ئەوەیە کە منافیسێکی ڕاستەقینە و قوڵ و دوورمەودە و زیرەکیان بۆ هاتۆتە پێش ئەوێ جیهان دابەش بکە جارێکی تر. سیستەمی علاقاتی دەولی دابەشەکە قسەکەمان لەسەر خاڵێک نییە بیزات، چونکە ئێران ئیسیسماراتی خۆی لەسەرەکرێت، چوەکو چین چوەکو ئەمریکا. ئێران خۆی بۆ خۆی بەشێکە لە نەتیجە، بەشێک نییە لە ئەنجام، یان بەشێکە لە ئەنجام، بەشێک نییە لە سەبەب، عەفو بەشێک نییە لە سەبەب. ئەوە ئێران نییە کە بۆتە هۆی سەبەبی دروستبوونی هێزێکی منافیس، بەڵکو ئێران نەتیجەی دروستبوونی هێزێکی منافیسە. ئەمریکاش لەسەر ئەو ئەساسە مامەڵەی لەگەڵاکە. لەبەرەوە من پێم وانییە ئەم هاتنە پێشەوەی چین زۆر بە خێرایی کاریگەری لەسەر بارودۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دابنێ، زۆر بە خێرایی داینانێ، بەڵام دوورمەودا دایێنێ، زۆر بە شوێنەیی دایێنێ. هاتووە هێزی دابەش کردووە، ئابووری دابەش کردووە، میتۆدی علاقاتی دەولی دابەش کردووە جارێکی. هەروەها هاتووە چی دابەش کردووە؟ بابەتی دۆلار، کێشەی دۆلار. ئیستا لە یوانی چینی عملەی ڕۆمبینی منافیسێکی ڕاستەقینەی عملەی دۆلارە بێ بکە. ئێمە سەیری کە ئێمە لە بەردەم خەریتەیەکی تازەین، پێویستە کورد وەکو هەرێمی کوردستان کە تاکە قەوارەی فەرمی نەتەوەی کووردە لەم یاریە نێودەوڵەتی تازە تێبگا. من هیوادارم حکومەتی هەرێمی کوردستان لینکی پەیوەندیەکانی خۆی فراوانتر بکا بەرەو ڕۆژهەڵات. ناکرێ ئێمە هەموو هێلکەکانمان لە سەبەتەی هێزێک بدابنین لە کاتێکە ئەم هێزە مقاومەیمانەوە ئەکا. سەیری کە جیاوازیەکە لەسەر چییە؟ لەسەر ئەوەیە هێزی ڕۆژئاوا هێزێکی پیرە، هێزێکی پیرە بە مانای داهێنان و بە مانای ممارەسەی دەسەڵات. هێزی ڕۆژهەڵات هێزێکی گەنجی خاوەنی حەیەویەت و لێزانینە. لەبەر ئەو هێزە زیرەکە هاتووە جیهان دابەشەکە جارێکی لە ئێران تەئسیراتی بینین، بەڵام تەئسیراتی دوورمەودا. لەبەرەوە من پێم وایە ئەوان ئەتوانن لەسەر کارتە لۆکاڵیەکان لەگەڵ یەک ڕێبکەون، زلهێزەکان لە زمانی یەک تێ ئەگەن. بۆ نمونە بۆ ئێران ئەگەر مەسلحەتەکانی چین لە بووە لە وزە و لە نەوتوانە پارێزراو بێ، چین لە مەبدەئیانیە تەدەخول بکاتە سەر کێشە گەرمەکان لە دنیا، کاریگەری ئەکاتە سەر کێشە گەورەکان. سەیری کە یەک نمونەی ئاسان کە بۆی تێبگەین لە بارودۆخەکە ئەوەیە، ئەڵێ چین و رووسیا هەماهەنگیەکەن بۆ پاراستنی مەکسەبەکانی شەڕی جیهانی دووەم و هەروەها بۆ تەزیف نەکردنی تاریخ. ئەمە خاڵێکی زۆر مهمەکە بێ ئێمە بین دابنیشین لە کۆڕی فراوان لی تێبگەین. یعنی چی مەکسەبەکانی شەڕی جیهانی دووەم؟ یعنی گەڕانەوە بۆ فرەجەمسەری. ناکرێ ئێمە لا بدەین لە ئیستحقاقاتی شەڕی جیهانی دووەم. زۆر باشە. ئەمە عەقیدەی ئەم هێزە تازەیە کە هاتووە. لەبەرەوە کورد ئەبێ لە خۆی بپرسێ ئایا لە بەرژەوەندی کورد ئەوەیە کە هەموو هێلکەکانی بخاتە سەبەتەی تاکە هێزێکە ململانەی مانەوە ئەکا لەسەر کورسی ڕابەرایەتی جیهان، یا دەست و پەنجە ئەبێ گەرم بکەین لەگەڵ ئەو هێزە تازانش
کە ئیسە لە جیهانە زۆر پەیدا باشە زۆر سپاس دەکەم بەڕێز مەشخەڵ کەولوسی شرۆڤەکاری سیاسی لە سلێمانیەوە لەگەڵم بوو بێگومانم بابەتە پاسوخواسی زۆریش هەڵەگرێت بەڵام سپاس بۆ شرۆڤە بۆ چونەکانی جەنابەت.